سهسهي بلبل عزيزم اهو زاري بيويا هل هلاي عر عشقان دردي كاري بيويا نرجز وشهلا ودلرزان عيش وكاري بيويا طول برا أمرو نسيم بوني بهاري بيويا كل شكوفاي كردوا ونسي بهاري بيويا في غياب راد متهم بو كوتر ريزي قاتلاني زو كمايني تسبجي ذنبو باعيسيه دردي ضلال بو توابقاه يروخ الضلال كوتا طبعي بلبلال ساقي ومتريب عزيزم ولاني وباخي قلان بمقلستان ضلني بوني زوفياري بيويا ساقيا قرتوش لبوا من وابا ماي زامي فريه شو كذلك وتأثيري زي الشكاي أهلي صليب لا يزوروه دوري قردون لا يبيشي بيرقيب سيري زامي ضل بكا رحمي بفرمو اي طبيب زور بريشان بدستي محنتو ازاروا
هينا يار هينار باوانم يا يار هاتو روحي اشتغلني زولايا bayan diyabım Ayih bay şahviye Kavbiye la tara ومن عياكابية ظلمت يهنونا ليه لا إله بيا هاينار يا هاينار هينار هينار باوانم يا يار هاتو روحي اشتغلني زولا دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس ئازیزان خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئەمڕۆ چوارشەممە 20 ئۆکتۆبەری 2021 ساڵیادی هونەرمەندی گەل هونەرمەندی نیشتیمان پەروەر هونەرمەند و مەقامبێژی گەورەی کورد مامۆستا تایر تۆفیقە کە لە ساڵی 1970 لە تەمەنی 65 ساڵیدا کۆچی دوایی کرد و هەر لە شاری کۆیش بە خاکسپێرە بێگومان مامۆستا تایر تۆفیق هەر لە مناڵیەوە بەهرەی دڵخۆشی و بەهرەی گۆرانی بێژی یاخود لێهاتووی هەڵکەوتەی تیادا بەدی کراوە بۆتە یەکێک لە سرود بێژە با بڵێن چالاکەکان لە قوتابخانەکەی خۆیدا و مامۆستاکان زۆر هانیان داوە بۆ ئەوەی کە ببێتە گۆرانی بێژ و لە سەرتاشدا بێگومان کاریگەری زۆرێک لە هونەرمەندانی ئەو سەردەمەی وەکو سێوە و مەلا ئەسعەد لەسەر بووە بەڵام دواتر بە تایبەتی لە چلەکاندا هەوڵی داوە کە ڕێچکەی تایبەت بە خۆی یاخود دەنگ و ڕێبازی تایبەت بە تایر تۆفیقی هەبێ کە لە چلەکاندا توانیوێتی ببێتە خاوەن ستایل و خاوەن ڕێبازی تایبەت بەخۆی قسە و باس لەسەر ژیان و لەسەر بەرهەم و هەروەها لەسەر بەرهەمە نووسرا و لەسەر نووسینەکانی مامۆستا تایر تۆفیقەکەین بە میوانداری زۆر بەڕێز میهرۆسکۆیی کە یەکێکە لە دەنگخۆشەکان و یەکێکە لەو هونەرمەندانی کە خاوەنی چەندین بەرهەمی جوانە و هەروەها لەگەڵ ئەم گروپە بەڕێزە کاک ڕێباز کاک ڕاستی کاک تایر بەخێراتی کاک میهرۆس بەخێر بی سەرچاو چیت هەیە بۆ 34 ساڵ تێپەڕبوون بەسەر کۆچی دوایی یەکێک لە مەقامبێژە گەورەکانی کورد مامۆستا تایر تۆفیق سەرەتا دەستخۆشی لە کەناڵە جوانەکەی کورسات دەکەم هەمیشە پێشەنگە بۆ خزمەتی هونەرمەندان کورسات دەکرێ برێم یەکەم کەناڵە دەست پێشخەر بووە لە بۆ یادی هونەرمەندێک کە هەموو کوردستان شانازی بە هونەرمەندی گەورە مامۆستا تایر تۆفیق دەکا وەڵام من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بتوانم کەمێک لە ڕەسەنایەتی و لە هونەری جوانی خاڵە تایر بتوانم بڵێمەوە گەورەیە و شانازیە بۆ من دەستەکانت خۆش بێت لە کێوە هەستت کرد خۆت بەهرەی دەنگ خۆشیت هەیە و چۆنیش خۆشەویستی تۆ بۆ مامۆستا تایر ینی بۆ کەی ئەگەڕێتەوە و
بۆ بە تەنیا بەرهەمەکانی ئەو بە تایبەتی ئەڵێیتەوە؟ مامۆستا تار تۆفیق یادی بەخێر کە هەمیشە نەمرە هونەرمەندی گەل بەڕاستی نەکەر ئەمن زۆربەی زۆری هونەرمەندان ئەوانەی کە ئێستا گۆرانیەکانی مامۆستا تار تۆفیق دەڵێنەوە خۆی لە خۆیدا احساسێک هەیە لە گوتنەوەی گۆرانیەکان تەئسیریاتێک هەیە لەوەی کە هونەرەکەی خۆی نەفرۆشتێ بە پارە یعنی هیچ کاتێک سەریدا نەنواندیە بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان لە پێناو ئەوەی کە پاداشتێک وەرگری خۆی بفرۆشی سەریدا نەنواندیە زیاتریش ئەوەیە کە خاڵەتایار هەموو کوردستان شانازی پێوە دەکا و زۆربەی بەڵێ بەڵێ زۆر باشە ئێمە بگومان گفتوگوی زیاتر ئەەکەین بەڵام پێمان خۆشە ئەم شەو گوێمان لە زۆرترین بەرهەمەکانی فەرچاوان وەی بەعامێ شەرعی خۆیان دەبردەوە کنپیرە شەوبایە پیرە شەوبایە دەڵێ ماڵوێران یەگەرە من هیچ بزانم چە حەرفان لێک بدەم شتاقمان بەو خارەینینەوە کەوەتانی لە سوورەتی لەیلایە لە دیدەم سەدای غەریبە ماڵ وێرانەکەی خۆمەڵینێ لە ترسێ بەژنەکە بڵند و دوو چاوێ بەراک ئەیەوار ئەیەمان ئەیەوار ئەیەمان ئەیەوار ئەیەمان ئەیەوار براکەمای مەمچیە و بابەم وێرانەی لە بۆ من بمینێ بەوەڵ
وەی بەوان فنجان و فەخوری کەوەتانی لە هەموو جێکان پێی دەخۆنەوە قاوە لەگەڵ هەرامە شەربەتایەنێ ئای لە دیدەموە ئەی مطریبی حاریت وایە دەستکەن بە ناغمە خوانێ ئەی مطریبی حاریت وایە دەستکەن بە ناغمە خوانێ ئاوازی تۆیە بۆ دڵێ وا دەفعەکە غەمانێ ئاوازی تۆیە بۆ دڵێ وا دەفعەکە غەمانێ شفايا سادي قوم لنا بروتوني بزم الشفايا سادي قوم لنا بروتوني او دردي دل هتاكي سيما وعمري فاني او دردي دل هتاكي سيما وعمري فاني سقيلة الحزر كايا سهرة لدردي ساركايا سقيلة الحزر كايا سهرة لدردي ساركايا زرجي يقنا زركايا وصفيراني زرجي يقنا زركايا وصفيراني دەستان خۆش بێ دەنگت نەڕزێ دەستەکانتان خۆش بێ دەستیەوەش خۆش بێ سپاس کاک میرۆز بێگومان کە ناوی مامۆستای گەورە مامۆستا تایر تۆفیقێنرێ جگە لەوەی کە مەقام بێژێکی گەورێ و یەکێکە لە دەنگە ڕەسەنەکان بێگومان بە هەڵوێستە جوامێرەکانی و بە هەڵوێستە شۆڕژگێڕەکانی و بە نیشتیمان پەروەری ئەناسرێتەوە لە ساڵی 1945 بۆتە سەردەستەی مەقام بێژان لەسەر شانۆکانی ئەو کاتە و شعری زۆرێک لە شاعیرە گەورەکانی ئەو سەردەمەی لە بەرهەمەکانی خۆیان بەکارەهێنایەوە ئەو نازناوانەی کە پێی دراوە هی هەڵوێستە جوامێرەکانیەتی هی هەڵوێستە شۆڕژگێڕەکانیەتی یاخود ئەگەڕێتەوە بۆ شعری ئەو شاعیرە گەورانی ئەو سەردەمە کە هەڵیە بژاردووی کردە بەرهەم بەڕاستی دەکرێت برێم لە هەردوو بەشەکەی هەم ئەوەی کە ناسناوی لەوەی کە شۆڕژگێڕانە بووە هەم لەوەی کە شعری لە شاعیرە مەزن و گەورەکانی کردوتە گۆرانی هەم بە مقام هەم بە گۆرانی خۆی خاڵەتار زۆربەی کات کە لە سەردەمی ڕژێمی ئەوسا کە هەموو کاتبانجیان دەکردکەوەی کە گۆرانی بڵێ سەرەتا پێیان دەگوت کە تو نابی مەسەلەن گۆرانی شۆڕژێڕەکان ئەوانەی کە بەلای سیاسەتەوە دەسی نابێ گۆرانیانە پێشکەشکەی کەسی خارەتار لەوێ وعدی بۆی دەدا کە گۆرانیەکان ناڵێن بەڵام کە تەمەشای جەماوەر و حەماسەتی جوانی خەڵکەکەی دەدەیت ئیتر ئەوانەی لە یاد دەچوو یەکسەر دەستی بەوەی دەکرد کە
خۆی دڵ و خەڵکەکە دەیویست. زۆر باش مامۆستاتار چەند بەرهەمێکی نووسراویشی هەیە پێم وابێ زۆرێک لەو بەرهەمانە ئەو بەرهەمانەی خۆین کە کردوونێتە گۆرانیان بەرهەمەکانی خۆین یان نووسراوەکانی و بەرهەمەکانی زیاتر تایبەتن بەچی زیاتر مامۆستا تایر بەڕاستی ئەوانەی کە پێشی مامۆستا تایر تۆفیق مامۆستا تایر تۆفیق دەکرێت برێن لە سەردەمی خاڵەسیەوە و حەلی نەخڕە هەبووە ئەوانە زیاتر کۆیە پێگەیەکی جیاوازی هەبووە لەگەڵ شوێنەکانی تر بگرە بۆ نەئاینیەکانیشی جیاواز بووە زۆربەی کات خاڵەتاریش بەشدار بووە و ئەو سەردەمە مەلاکۆرە و مەسەلەن حەمەدەمین عەباس و زۆرێک لەوانەی کە یادیان بەخێر مەجلیسی دیوەخانی مەولودەکانیشیان ڕازاندیتەوە بە بەو شعرە جوانانەی شاعیرانی گەورە و مەزن و زیاتر ئەوە تەسیری هەبووە لەوەی کە مامۆستا تایر تۆفیق پێگەی خۆی و جوانی خۆی بچێتە ناو خەڵک و جەماوەر بەو جوانی و بە نەمری بمێنێتەوە تا ئەو ڕۆژ. زۆر باش بەرهەمەکانی مامۆستا تایر تا چەنێک گرنگە بۆ ئەوەی کە توێژینەوەی لەسەر بکرێت دانیشتنی هوەری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە بکرێتە پردێکی پەیوەندی لە نێوان ئەو جیلەی کە سەردەمانی ئەو گوێیان لە دەنگی مامۆستا تایرە گرتووە ئێستا بۆتە با بڵێن مێژوویەکی ڕەستەن بۆ هوەری کوردی. بەڵێ بەڕاستی زۆر گرینگە بەڕاستی خۆی نەکرد مامۆستا تایر تۆفیق زۆربەی هونەرمەندانی تر پێویستە بەڕاستی توێژینەوەیان لەسەر بکرێت لەبەرەوەی جیلی ئێستا خۆشبەختانە دەکرێت برێن مەسەلەن هونەری کوردی چەند ساڵێک لەمە و پێش بەرەو نەمان دەڕۆی بەڵام خۆشبەختانە ئێستا جیلی ئێستاش هەستی بەوە کردووە کە نەتەوایەتی و هەستی بەوە کردووە کە ئەوانەی کە سەردەمی خۆی گۆرانیان گوتیە ئەوانە دروست نابنەوە ئەوە قوتابخانەك بوونەوە مەسەلەن دەکرێت ئەوانەی ئێستا خۆشبەختانە گەنجەکانی زۆربەی گۆرانیەکانیان ئی هونەرمەندەکانی ترە نوێی دەکەنەوە بەڵام لێرەوە لەو شاشە جوانەوە دەکرێت من ڕەخنەک و گلەی و پێشنیارێکم هەبی یعنی بەڕاستی گونا هاتوو مەسەلەن بۆ نمونە لەگەڵ ڕێزم هەر هونەرمەندێک با سنجی گۆرانیەکە نەکی مامۆستا تایر تۆفیق با ئی حەسەن زیرەک بی یاخود ئەوانەی ترکە لێرەوە حزورم بۆ هەمویان ئەوانەی کە لە ژیاندا نەماون یادیان بەخێر ئەوەی کە لە ژیاندا ماون تەمەندرێژ بن بە قەدری ڕەسەنایەتی و جوانیەکەیان و هونەرەکەیان و مۆسیقایەکەیان بە زیندویی و بە جوانی ئەداکردنی دەنگەکان با نەیشێوێنین یعنی بەڕاستی ڕێزم هەندێکیان گۆرانیەکانیان شێواندووە بەڕاستی قسە لەسەر نوێکردنەوەی ئەو بەرهەمە فۆلکلۆریانەکەین بەڵام باگوێمان لە بەرهەمێکی تر بێ زۆر سپاس.
خۆش بێ دەنگەر خۆش بێت پێشەوەی کە بچینە لای بەرهەمەکە ئاماژەت بە نوێکردنەوە یاخود بە وتنەوەی بەرهەمە فۆلکلۆرەکان داکە زۆرێک لە بەتایبەتی هونەرمەندە گەنجەکان کە دەست بە گۆرانی وتنەکان سەرەتا بۆ بەرهەمانە دەست پێەکەن بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بەرهەمەکانی مامۆستا تایر تۆفیق پێویستیان بە نوێکردنەوە هەیە و پێویستیان بە دەستکاریکردن هەیە؟ وەڵی دەکرێت برێم بەڕاستی بەرهەمەکان ئەو سەردەما بە جوانترین شێواز تۆمار کراوە بەڕاستی چێژێکی ئەوەندە جوانی هەیە یعنی زۆربەی کات لێرەوە ڕێز و حرمەتم لۆ ئەمیری کەبابسی ئەرشیفەشی جوانی هەموو هونەرمەندەکان بەڵام بە تایبەت دانیشتنەکانی مامۆستا تایر تۆفیق ئەرشیفەکی زۆر زۆر جوانی هەیە لەوانەی کە زۆربەی گۆرانیەکان ئێستاش هەمیشە لە یادی مامۆستا تایر تۆفیق دیارەکی هەبووە ئەو گۆرانی و ئەو دانیشتانەی کە لە ماڵان باوەڕ بکرد چێژی ئەوەندە خۆشە حەز دەکەی نییە لەوەی کە تۆمار کرایە لە ئیزگەی بەغدا و مەسەلەن لەوانە زۆر زۆر چێژی تایبەت و جوانی خۆی هەیە لەبەرەوەی کە تۆش ئەگەڕێنێتەوە و ئێمەش ئەو یادەوەریە با بڵێن ئەو وێنانە ئەبینینەوە کە هی ئەو سەردەمەیە و ئەو چێژی ئەو مۆزیکی و ئەو ئامێرە مۆزیکیانەی بە تایبەتی کە لەو سەردەمانەیە بەکار هاتووە. کاک میهرۆز ئەگەر باستێک لە بەرهەمەکانی خۆت بکەم هیچ بەرهەمت هەیە خۆت؟ چەند بەرهەمت هەیە؟ بەڕاستی بەرهەمی تۆمار کراوم بە سەود نزیک 8 بەرهەمم هەیە. نت کردوتە ئەلبۆم؟ ئەلبوم نەوەڵڵاهی بەڵام تۆمارم کردیە و دووشیان کردیتمە کلیپ یەکیان لەوەی کە بەڕاستی بەسەر زروف و زەمەنی پێشمەرگە و ئەوانە یەکیشیان لەسەر کۆیە کە بەڕاستی لێرەوە مەسەلەن من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خەڵکی ئەو شارە بێ نازەم بەڕاستی کۆیە بەشخوراوە لە هەموو حەقەک یعنی دەبوایە کۆیە پێگەچی جوانی خۆی کۆیە خاوەنی زۆربەی ئەدیب و شاعیر و نووسەر و سیاست نەداری زۆر جوانە بەڵام بەڕاستی پەراوێز خراوە یعنی زۆربەی کات ئێستا ئەگەر من برێم خۆم لەنەوەتەوە دەستم بە گۆرانی گوتن کردیە زۆربەی کات سارد بوومەوە لەوەی کە لەگەڕ ڕێز و حرمەتم کەسانێک هەن بە جوانترین شێوە دەستخۆشی لێ دەکەن کە بەرەو پێش بسی کەسانێکی شەن لە زیاتی ئەوەی دەستخۆشی لێ بکەن ڕخنە بێ لەوەی کە ڕخنە دەگرن دەدڕوخێنن یعنی بەڕاستی ئەوە زۆربەی کات وا دەکات و بەردەوام نەبی لە گۆرانی گوتن. زۆر باشە ساڵانە لەم یادەیە تا چەندێک پێویستە ئەو مەقام و ئەو بەستانی کە مامۆستا تایر تۆفیق و توونێتەوە جارێکی تر نوێ بکرێتەوە و کۆنسێرتی بۆ ساس بکرێت و فستیڤاڵی گەورەی بۆ ساس بکرێت. بەڕاستی خۆشبەختانە هەموو ساڵە یادی مامۆستا تایر تۆفیق کرایتەوە بە جوانترین شێوە بەڵام ئەو چەند ساڵی ئەو دوێ ساڵی کە بەهۆی ئەو نەخۆشیە نەگریسەوە کە ڕووی لە هەموو زیان کرد ئەو پەتایە یادەکان لە هەموو شوێنە گراوەستان بەڵام لێرەوە ئەمن خۆم ئەندام لە تیپی مۆسیقای باوازی باڕەخنە و گلە یەکم پێشنیارەکەم هەبی لە بۆ تیپی مۆسیقای باوازی ئەوانێک کە لەوێن هەمووی خۆشەویستن یەکێکە دەستی ماندیبوونیان دەکوشم دیارە ئەوەی کە لە ژیاندا نەماوە یادی بەخێر ئەوانی کە ئێستا بەردەوام و چ لە هەولێرن چ لە سلێمانیدا دەنیشتنیان لە کۆیە بەڕاستی هەندێک جار مەسەلەن بۆ نمونە هونەرمەندێک بانگ دەکەی لەو یادا هیچ ئەتو کۆنسێرت بۆ هونەرمەندێک دەکەی کە هیچ پەیوەندی بە مامۆستا تایر تۆفیقەوە نییە یعنی بەڕاستی دەکرێت ئەتو با ڕۆژێکی کە کۆنسێرتێک لە ئەو هونەرمەندە بکە نەوەکو مەسەلەن تو لە یادی مامۆستا تایر تۆفیق بێ لە بۆ هونەرمەندێکی دیکە کە هیچ گۆرانێکی مامۆستا تایر تۆفیق لەو یادە نارێ کۆیە کەسی جوانی لێ مۆسیقای زۆر جوانی لێ بەڕاستی خەڵکی دەمخۆش لەو شارێ هەیە
یعنی تو دەبی احتیمام بە نەبیتە ئەوەی کە برین کۆی خۆیاتی ئەوە دیارە مەسەلەن لە ناو ئەمە باوە بەڵام کۆیەتیاتی نەبی بەڵام پەهرە بەو گەنجانە بدا بەدەن خۆشی جوان هەیە شاعیری جوان هەیە با ئەوان بینە ناو پێگەکەی و با ئەوان دەست پێ بکەن با ئەوان بەرهەم دروستکەندۆی لە ساڵانە لە یادی مامۆستا تایر تۆفیق بە بەرهەمی جوان هەبی و لەگەر ئەوەشە بەرهەمەکان ئامادەکەن و ئەو یادەی با 4-5 گۆرانی مامۆستا تایر تۆفیقیش بگۆترێ زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ پێمان خۆشە بچینە لای بەرهەمێکی تر بەڵام ئەگەر ئاماژەیەک بە بەرهەمە کە بیت ئەم بەرهەمە ئەگەر زانیاریت هەبێ لە سەری ساڵی چەند تۆمار کراوە شیرم بەهارە بەڕاستی یەکە لە شعرە جوانەکان یەکە لەوانەی کە دەکرێ هەموو کورد شانازی پێوە بکە دیارە خاڵە تایر ناسناوی هونەرمەندی گەلی بۆ وەرگرتێ شعری جوانی مامۆستای ئیبراهیم محمەدە لێرەوە ئەدەب و ڕێز و جوانی و حورمەت قەبرەکەی پڕ لە نور بێ دیارە یەکە لەو شعرە جوانانەی کە هەموو کورد شانازی بۆەوە دەکاتن شیرم بەهارە سەرەتا بە ناوی یادگاری و دڵداری بڵاوکرایتەوە لە ساڵی 1933 لە گۆڤاری هاوار لە شام نووسەرەکەی سیاپۆش بووە ئەو کاتە مەسەلەن هەر بەم شێوە دواتر بە ناوی یادگاری هیوا لە گۆڤاری گەلاوێش بڵاو کرایتەوە یەکە لەوانەیە کە شعرێکی جوانە و پیرۆزە لەلامە سپاس. أرجان عزيز معي هوار 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 شيرين بهار بهار شهدانيم ببهر الأجنان خوراي قلنا مرادان سجنو بهارو سيران خوشي قشتي تيروزي اي قردنا زادان شیرین نزانم که تو زبداری
وەک من عەوداڵیە ئەخەوەرای خونسەی بەهاری هیوای تۆیەکە هیوای من هەزار من بێزار نەبووم جەنە تۆ بۆ بێزاری مەژی بۆ مردنێ ڕۆڵە بمرێ بۆ ژیانێم چۆن قازانجەکەیە ئاخەوەرای تامەکەی زیان لە چێهڕەی زنجیر دڵت نەلەرزێ پەیوەند بۆ لە شای هەنەوەک بۆ گیان چی بکەم جەرگێم زۆر داوای گیانە چونکە یار نێیەم تۆرەوە چی بکەم جەرگێم زۆر داوای گیانە چونکە یار نێیەم تۆرەوە عەقڵ و هۆشم نەهمەوە قوربان خوارد و خاوێم خوێنەوە عەقڵ و هۆشم نەهمەوە گیانە خوارد و خاوێم خوێنەوە بادام زوێنم پێدادا قوربان باچاو پێم ڕێوەرە بادام زوێنم پێدادا وەڵڵا باچاو پێم ڕێوەرە زۆر زۆر سپاس بەشتان ساغ بێ دەنگەر خۆش بێ یەکێک لە خەسڵەتە دیارەکان کە بەرهەمەکانی مامۆستا تایار تۆفیقی پێناسرێتەوە تێکستی گۆرانیەکانێتی یان تێکستی بەرهەمەکانێتی کە ئاماژەمان پێ کرد زۆرێک لە شعری شاعیرە گەورەکانی کووردە بەڵام مامۆستا تایار تۆفیق خۆی هیچ هۆنراوەیەکی هەبووە هیچ شعرێکی هەبوو هیچ خۆی تێکستی نووسیوە بۆ بەرهەمەکانی خۆی بەخوایە سەردەما تەنها ئاوازی هەبووە خۆی خۆلیای شعری هەبووە بەڵام ناتوانم لێرەوە ئاماژە بۆی بدەم مەسەلەن برێم وەڵاهی کامە گۆرانی
بەس مامۆستا تایر تۆفیق سەردەمانێک شاعیرانی گەورە و مەسنی کردیتە گۆرانی یعنی هەر ئەوە وای کردووە کە پێگە و جوانی خۆی هەبی بۆ نمونە مەسەڵەن ئەو گۆرانی هەندێک غەزەل هەیە یاخود لە مەولودەکان گوترایە دەکرێت مەسەڵەن لێرەوە ئەگەر بکرێ لێرە ئاماژە بە شتێک بکەم یان کۆپلێک لەوی برێم بە زەنابتان هەر بەبێ ئەوە دەستخۆش زمانە سەرخی گەردوون چۆن دەسوڕێ سەیریکەن ئێوە و دەلەدادای هەزار دەور و دوکان تێک چووە بزر بوو چەند هەزار شێوە و دەلەدادای یا مەولا منازا و قەت بە گەنج و ماڵی دنیا ئەی بەشەر چونکە کە مردی لە مەموو چشتا دووچێ بزاوکت پێوە زۆر زۆر سپاس ئەم ئێوارەیە ماندوومان کردی زاران مەسەڵەن خاڵەتار بەرهەمێکی جوان بۆ بەناوبانگ بوو کە مەسەڵەن بوو نمونە بگواستنەوە هەبوو ئەو کاتە لە بەرنازی چاو بازان خواردن و خەوت خێناوە بە تیری تیراندازە چی بکەم جەرگم سوتاوە دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس کەم ئێوارەیە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش کاک ڕێباز کاک ڕاستی کاکتایر سپاس بۆ تۆش زۆر بەڕێز میهرۆسکۆی سپاس دەکەم کورسات و بۆ یەکەیەکی موزیکژانان بۆ ئەوانەی کە پشتی کامێرە هەمیشە کورسات پێگەشی جوانی هەیە لە کوردستان سپاس بۆ ئەو جەماوەرە جوانە و ئەو بە دیار ئەو شاشە جوان و ڕەنجینەوە دانیشتن.